کەسانێکی شێ بەڕاستی لە خوا نزیکن خوای گەورە خۆشیانی دەوێ بەڵام ئێمە کێ دەڵێ لەو کەسانین وەڵای مسلمانێک شتێکی بۆم باس کرد لە شاری کەرکووک مسلمانێک هەبووە گەنجێکی خواناس ڕوو لە خوا دەفەرمێ شەوێکیان خەوی بینی دەفەرمێ لە خەوما بردمانێن بۆ جێگایەک وتیان دەڕۆین بۆ فڵان شوێن لەوێ خوای پەروەردگار دەبینیت ئەفەرمێ ڕۆشتم منیان هەڵگرت و منیان برد گوێم لە سەوتێک بوو لە دەشتێکی چۆڵە وتی ئەی عەبدەکەم ئەی بەندەکەم تۆ ساڵێکی تر دەگەڕێیتەوە بەلای من ساڵێکی تر دەگەڕێیتەوە بۆ لای من خۆی زۆر شارەزا بوو لە خەولێکدانەوەدا بەیانی هات بۆ لای مسلمانێکی تر کە شارەزایە بۆ لای مامۆستایەک وتی وەڵی خەوێکی ئاوهام بینی و دوو تەعبیر و دوو تەفسیری بۆ دەکەم یا دەڕۆم بۆ حەج یا دەمرم ساڵێکی تر تەواو سبحان الله پێش ئەوەی وەفات بکات گەشتە ساڵەکە زانی کاتی حەجکردن نییە مەوسمی حەج نییە دەفەرمێ هات بۆ لام ئەو مامۆستای دەڵێ خوا حافیزی لێم کردی من دەمرم ئەگەڕێمەوە بەلای خوای پەروەردگار دەفەرمێ وەڵڵاهی ئەو ڕۆژەی کە خەوەکەی تیابینی ئەو ڕۆژە لەگەڵ ئەو ڕۆژەی کە سیارە لێدا وەفاتی کرد یەک ساڵێک ڕێک ڕۆژێکم زیادی نەبوو بەندەکەم ساڵێکی تر دەگەڕێیتەوە بۆ لای من ئەوانە ئینسانێکم پێش کەوتن ئێمە دوا کەوتوینە بەس ئاگامان لە خۆمان نیە چاومان قایم و بە خۆماندا ناچینەوە